زمان و ئەدەبی کوردی پۆلی هەفتەمی بنەڕەتی لاپەڕا 26 ڕاهێنانی ژمارە 4 لەم وشانە گرێ دروست بکە پاشان لە ڕستە بەکاریان بینە. وشەی هەورامان ئەگەر بمەوێ گرەیەک دروست کەم وشە چیت کە دەبینمەوە لە پێش وشەی هەورامان دایدەنێم پاشان وشەکە کە دەیبینمەوە PTE دەبی لە کۆتاییەکەی هەبی. ئەمن وشەی چم دانایە خانووی هەورامان ئەوە گرەیەکەیە. خانووی هەورامان گرەیەکەم دروست کرد پاشان ئەگەر بمەوێ لە ڕستەی دانێم بۆ وێنە خانووی هەورامان تایبەتن ئەوە دەبیتە ڕستە. یان خانووی هەورامان نایابن یان خانووی هەورامان بە جۆرێکی تایبەت دروست دەکرێن بزانە کووە. وشەی نێرگز ئەمن گرەیەکی دروست دەکەم گوڵی نێرگز ئەوها گوڵی نێرگز ئەوجە لە ڕستەی دادنێم گوڵی نێرگز زەردە ڕەنگە ڕەنجی دیش هەبی بێگومان ئەمن لێرە گوڵی نێرگز زەردە یان گوڵی نێرگز بزانە لە کام مانجی زیاتر گوڵی نێرگز هەیە مانجی 3 مانجی 4 یان گوڵی نێرگز بە بەهاران زۆر دەبی بزانە کووە. پاشان وشەی کتێبخانە لێرە ئەمن کتێبخانەی خوێندنگەکەمان کردمە گرێ کتێبخانەی خوێندنگەکەمان ئەوە بووە گرێ پاشان کتێبخانەی خوێندنگەکەمان زیاتر لە 2000 کتێبی تایە یان تێدایە. ئەو جەدێمە لای ئامێدی ئەمن نووسیتم شارۆچکەی ئامێدی هەرچەندە نازانم ئامێدی شارە یان شارۆچکەیە ببورن ئەگەر شارە وەمزانیش ڕەنگەوا بزانم شارەکی گچکەبی بەڵام ئەگەر شاربی دەتوانین بنووسین شاری ئامێدی یان شارۆچکەی ئامێدی بۆ وێنە 70 کیلۆمەتر لە دهۆکەوە دوورە. هەر کەسە بە هەوەسی خۆی دەتوانی ڕستەی دروستکە لۆ ئەو وشانە. ئێستا تەواو بووین لە لاپەڕا 26 لاپەڕا 27 جۆرەکانی ڕستە چەند جۆرە؟ ڕستە بە پێی ناوەڕۆک چەند جۆرە لێرە نووسیتیان ڕستەی ڕاگەیاندن. یەکێک لە جۆرەکانی ڕستە ڕاگەیاندنە. ڕستەی ڕاگەیاندن هەمیشە لە کۆتاییەکەی خاڵک هەیە واتە دەمەوێ لە ڕستەکەی شتێک ڕابگەینم ئەوجە ئەو شتە ڕاستیەکە هەواڵەکە دیاردەیەکە زانیاریەکە بزانە چییە. ڕستە یەکەم لێرە زەوی بە دەوری ڕۆژدا دەسوڕێتەوە. ئەو ڕستەیە زانیاریەکی ڕاستە گۆڕانکاری بەسەر نایە زوو زانیاریەکی زانستانەیە کە زەوی بە دەوری ڕۆژ دەسوڕێتەوە. ڕستەی دووەم ڕۆژ لە ڕۆژ هەڵاتەوە هەڵدێ واتە ئەوەی هەتا ئێستا زانی بمان ڕۆژ لە ڕۆژ هەڵاتەوە هەڵدێ لە هیچ جارێک نەبووە لە ڕۆژ ئاواوە هەڵبێ کەواتە ئەو زانستەکی هەتا ڕادەیەک نەگۆڕاوە. پرسیاری سێ ئاوا گۆزکێ تەزی بوو واتە ئاوی گۆزە سارد بوو ئەوە دەتوانی بگۆڕدرێ ڕەنگە هەندێک جار ئاوی گۆزەی سارد نەبی ئەگەر گۆزەکە ڕەنگە لەبەر هەتاوێ بوو یان بزانە چییە بەڵام لێرە جارێک لە جاران زۆربەی جاران ئاوا گۆزکێ تەزی بوو
ئەگەر نەزانی گۆزک چییە خوێندکاری ژیر گۆزک واتە گۆزە ئەگەر نەزانی گۆزەش چییە چونکە ڕەنگە ئێستا زۆر بەکار نەیە گۆزە ئەمن لێرە وێنەکەت پیشان دەدەم یان ئەوە گۆزەیە ئەوانەش گۆزە نەکە لە کوردستان پیشەیەکی بەدەست دروست دەکرا گۆزە پێشتر ئێستاش نازانم کووە بەڵام ئەو پیشە سازیە یان ئەو کاری دەستیە زۆر زۆر کەونە لە کوردستان و زۆریش باو بوو کە لە جۆرە گڵک دروست دەکرێ یان لە قوڕ کە دانیشتوانی کوردستان زۆر زۆر بەناوبانگن بە دروستکردنی جۆری گۆزە هەتا لێرەش گۆرانیش زۆر هەیە لەسەر گۆزەی لێرە یەکێک لە تەنیا چەند خولەکێک ئەو گۆرانیەی حەسەن زیرەک دەربارەی گۆزە گۆزەی سووری ئاوی ساردا سوگ بڕۆلۆ وەرکێ بۆی تێکردم مانگی چاردا چەند جوانە لۆ وەرکێ بۆی تێکردم مانگی چاردا ئۆف 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 لۆ وەرکێ ئەوەش گۆزە کە زۆر زۆر کەونە ئەو پیشەیە ڕەنگە 5,000 ساڵ پێش ئێستاش لە کوردستان ئەو جۆرە گۆزە دروست کرابیان شتێ دیکە لە گڵ کەواتە لە لێکۆڵینەوەکان ئەو زانیاریانە زۆر زۆر باشن بزانی و بزانی پێشتر چ پیشەیەک هەبووەوە کو دروست دەکراوە چ هەبوو چ نەبوو ئێستا بگەڕێینەوە لای ڕستەی چارەم برای کاوەی بە یەکەم دەرچوو لێرە دیسان وەکو هەواڵک برای کاوەی یەکەم بوو بە یەکەم دەرچوو خستنە ڕوو ئەگەر سەرنج بدەینە ئەو ڕستانە دەبینین هەر ئێک ژوان واتا و مەبەستێکی تەواو دەبەخشێ واتە ئەمن کە دەخینمەوە ئەو ڕستانە یەکسەر تێدەگەم مانای چییە و واتایەکی باش زانیاریەکی باشم جێ لێ دەبی لە ڕستەکە بەڵام ئەگەر لە ناوەڕۆکی واتای هەر ئێک ژوان ورد بینەوە دێبینین ئەگەر تەمەشای ناوەڕۆکەکەی بکەین بزانین ئایا ئەو ڕستانە چمان پێ دەڵێن لە ڕستەی ئێکێ لە ڕستەی یەکەم ڕستا ئێکێ و دوێ یەکەم و دووەم لە ڕاستیەکی نەگۆڕ دەدوێن واتە ڕستە یەکەم و دووەم دوو ڕاستیە کە ناگۆڕێن زوو زوو زەوی بە دەوری ڕۆژ دەسوڕێتەوە ڕۆژش لە ڕۆژ هەڵات هەڵدێ ئەوانە دوو ڕاستینە کە چەند هەزار ساڵە هەروەکو خۆیتی نەگۆڕایە هەرچەندە ڕەنگە مرۆڤ ئەو زانیاریە نەبی بەڵام بەخۆی هەر هەبووە واتە زەوی هەر بە دەوری ڕۆژ سوڕایتەوە ڕەنگە بەڵام مرۆڤ وای زانیبی ڕۆژ بە دەوری زەوی سوڕایتەوە ئەوە کێشە نییە ئەوە کێشەکە زیاتر کە زانیاریەکەمان نەبووە بەڵام بەخۆی ڕۆژ هەر بە دەوری زەوی هەر بە دەوری ڕۆژ سوڕایتەوە کەواتە ئەو زانیاریە نەگۆڕە ڕاستیەکی نەگۆڕە نەگۆڕ ناگۆڕدرێ نەگۆڕە بەڵام لە ڕستەی سێەم دیاردەیەکی تایبەتی دەدوێ ڕستەی سێەمیش ڕۆژێک لە ڕۆژان ئەو هابووە ئاوا گۆسکێ تەزی بوو واتە بزانە دوونێ بوو پێرێ بوو ئاوی گۆزەی سارد بوو زۆر سارد بوو تەزی بوو ڕەنگە هەموو ڕۆژێ ئەوها نەبی بەڵام دوونێ ئەو هابوو دیاردەیەکی تایبەتە ڕستەی چارەمیش ڕستا چارێ لە شتێکی دیارکراو دەدوێ شتێکی دیارکراو برای کاوەی بە یەکەم دەرچوو تازە برای کاوەی بە یەکەم دەرچووە کەواتە ناگەڕێتەوە ئەو بە یەکەم دەرچوونە دەرچوو
کەواتە شتێک ڕوویدا دیاری کراوە. لەمە بۆمان دەردەکەوێت ئەو ڕستانەی کە ڕووداوێکی ڕاستی نەگۆڕ یان ڕووداوێکی دیار پیشان دەدەن چیان ناوەکەیان چیە؟ ڕستەی ڕاگەیاندن. ڕستەی ڕاگەیاندنیش هەمیشە دەبی خاڵک لە کۆتایی ڕستەکە هەبی. ئەوجە ئێستا تەواو بووین. لاپەڕا 28 بزانین لەوێ چ هەیە. دەستور. ڕستەی ڕاگەیاندن کۆمەڵە پەیڤێکە، کۆمەڵە وشەیەکە کە بە شێوەیەکی تایبەتی ڕیز دەکرێن. هەمویان بەسەریەکەوە وشەکان لەگەڵ یەک واتایەکی تەواو دەبەخشن، زانیاریەکی تەواو دەبەخشن. لە کوێشدا ڕستەکە تەواو بوو خاڵک دادەندرێ. وەکو گوتمان خاڵ هەیە لە پاش هەموو ڕستەیەکی ڕاگەیاندن. ئینجا ئەگەر واتای ڕستەکە ڕووداوێکی سروشتی نەگۆڕ بوو واتە شتێکی زانستیانەیە ناگۆڕدرێ، ئەوە هەزاران ساڵە هەر ئەوهایە، یان هەندێک جار ڕووداوێکی دیاری تێدا بەدی بکرێ وەکو هەواڵێک ڕەنگە ڕاست بێ یان ڕاست نەبی، پێی دەگوترێ ڕستەی ڕاگەیاندن. واتە هەندێک جار ڕستەکە هەواڵەکەم پێدەرێ بەڵام مەرجنی هەواڵەکە ڕاست بی. یەکێک دەچی تەمەشای ئاوی گۆزەی دەکا هەز دەکا کە دەخواتەوە ساردە، بەڵام یەکەش کە دەچی هەز دەکە نا گەرمە. کەواتە بەوەی دەگۆڕێ چێ ڕستەکەی دەجێڕیتەوە لۆت. هەندێک جار ڕستەکە ڕاستە، هەندێک جار بەداخوازان یاریەکە هەڵەیە. هەڵەکەش ئەوە نییە بڵێ یەکێک دەوێ فرتوفێڵی بکە، بەڵام هەر کەسە و بە بۆچوونی خۆی زانیارەکەت پێشکەش دەکا. یەکێک هەست دەکا دنیا گەرمە، یەکەش کە هەست دەکا نا هیچ گەرم نییە بەڵکو فێنکە، یەکەش کە هەتا هەست دەکا ساردە، یەکێک هەست دەکا ڕەنگەک جوانە، یەکەش کە هەست دەکا نا ئەو ڕەنگە زۆر جوان نییە. کەواتە ئەو جۆرە زانیاریانە زانیاری تاکە کەسینە، زانیاری مرۆڤەکانن بە چاوی وان و بە بۆچوونی وان زانیاریەکان داوێنە پێش دەست. ڕستە بە پێی ناوەڕۆک سێ جۆرە. ڕستەی ڕاگەیاندن خاڵ لە کۆتایی هەیە. ڕستەی پرس هێمای پرسیار لە کۆتایی هەیە. ڕستەی سەرسوڕمان هێمای سەرسوڕمان ئەو هێمایە لە کۆتایی ڕستەکە هەیە. ڕاهێنانی ژمارە 1. ئەو ڕستانەی خوارەوە چی پیشان دەدەن بیان نووسە. بە بازووی کرێکاران کارگە و پرۆژەی گەورە دەمەزرێت. ڕستەی ڕاگەیاندنە کە پێمان ڕادەگەینی کە کرێکاران بە بازووی ئەوان بە دەستی کرێکاران کارگەکان بەڕێوە دەچن. ڕستەی دووەم مرۆڤ هەندێک بەرد و خۆڵی هەیڤی لەگەڵ خۆیدا هێنایەوە بۆ زەوی. واتە مرۆڤ کە چووە سەرمانگ سەرهەیڤ چی لەگەڵە خۆی هینا؟ هەندێک بەردی هینا، هەندێک خۆڵیشی هینا، کەواتە ئەوە دیارە بە ڕاستیەکە کە ناگۆڕدرێ بەڕاستی بەرد و خۆڵی لەگەڵە خۆی هینایەوە بۆ زەوی، بۆ سەر زەوی. پەیکەری شێری بابل نیشانەی هێز و دەسەڵاتی بابلیەکانە. ئەوەش ڕەنگە پەیکەری شێری بابل ئەوە شتێکی ڕاستیە کە ئێستا هەیە و پەیکەرە تا ئێستا، کە ئەوە نیشانەی هێز و دەسەڵاتی بابلیەکانە. ئیدی ئەوە دەگەڕێتەوە سەر ئەو مێژوو نووسانەی کە ئەوها هەڵی دەسەنجێنن کە شێر نیشانەی دەسەڵاتە. کەواتە دەتوانین هەتا ڕادەیەک بڵێن ئەوەش زانستەکە یان زانیاریەکی نەگۆڕە، بەڵام بەڕای من یەکجار وەکو زانیاری
نەگۆڕی مانگ بە دەوری یان ڕۆژ بە دەوری زەوی بە دەوری خۆر دەسوڕێتەوە نییە. ئەوە ڕستەی ڕاگەیاندن. ئێستا بچینە لای لاپەڕا 29 ڕاهێنانی ژمارە 2. لە موشانەی خوارەوە ڕستە دروست بکە. چەند وشەمان هەیە؟ نازاوزێ 1 وشە، دەکات 2 وشە، میکرۆب 3 وشە، زیاد 4 وشە و بە 5 وشە. کو ڕێزیانکەین؟ ئەمن ئەوها ڕێزیان دەکەم. زەردەکە یەکەمە، میکرۆب، پاشان بە دووەمە، واتە مۆرەکە دووەمە، میکرۆب بە، نازاوزێ سێمە، زیاد چارەمە و دەکات پێنجەمە. دەبتە چ؟ میکرۆب بە نازاوزێ زیاد دەکات. دووەم، ڕادیۆ بگرە لە گوێ تەنیشتمەوە وەرە دابنیشە. ئەوجا چیتکە ڕەنگم نەما لێرەش ئەو نارنجیەش لە ئەم نەوها دایدەنێم. وەرە یەکەم شتە، وەرە یەکەمە، وەرە لە ئەوجا دوو لەیە هیچ کێشە نییە کامەی هەڵدەبژێرم بە ئەوەی هەڵبژێرم بۆ وێنە لە ئەوە دووەم بی. وەرە لە تەنیشتمەوە سێەم بی. دابنیشە چارەمە. وەرە لە تەنیشتمەوە دابنیشە گوێ، ئەوەش پێنجەمە، لە یەکەی دیکە شەشەمە، ڕادیۆ هەفتەمە، بگرە هەشتەمە. وەرە لە تەنیشتمەوە دابنیشە گوێ لە ڕادیۆ بگرە. سێم، ئەوەی ڕاستی بی هەرچەندە کردم نەمزانی ڕێکیان بێخەم، چونکە هەستم کرد وشەکان یەک لە یەک زەحمەتترن. ئەو وشەی هەر تێگەیشتم ئەوەی ڕاستی بی مانای چییە، بەڵام هەستم نەکرد دەگونجێ لێرە، هەروەکۆی وایە هەڵە کرابی. ئەگەر تەمەشای وشەکانیشکەین هەمویان بە ئی کۆتایی دێن: هەڵبەستی، ئەحمەدی، خانی، نەتەوایەتی، سەرکێشی و میلەتی. ئەوجا تەنیا کوردە بەوان ناچی. هەستم کرد کوردە دەبی لە کۆتایی بی. ئەوجا نازانم ئەوانی دی ئەمن کودانێم. هیوادارم یەکەک لەنگۆ ئەو ڕستەی دروستکە لە کۆمنتیش بینووسی. ئەمن نازانم کو ڕستەکەی دروستکەم، بەڵام هەست دەکەم کوردە لە کۆتاییە، میلەتی کوردە ڕەنگە لە کۆتایی بی. ئەوی دیکە کوداینێم نازانم. هەڵبەستی، نەتەوایەتی، ئەحمەدی خانی، سەرکێشی میلەتی کوردە نازانم لەبەر چ سەرکێشی میلەتی کوردە تێناکەم. هەست ناکەم ڕاستە، بەڵام هیوادارم یەکەک بزانێ ئەوە کو چاک دەکرێ. یان سەرکێشی لەسەرێبی، سەرکێشی ئەحمەدی خانی، هەڵبەستی نەتەوایەتی میلەتی کوردە، ڕەنگە ئەو هاوی.
نازانم هەستم کرد ئەوە زۆر گران بوو نەدەبواوەها قورسیکەن هەڵبەستی ئەحمەدی خانی نەتەوایەتی میلەتی ئەوە چێ تێدەکا چارەم بیرەوەریە ئەوە یەک کوردیە ئەوە دوو 22 نیسانێ سێ ڕۆژنامەوانیە ئەوە ئاسان بوو هەستم کرد ئاسانە کو دەست پێ دەکەین کەسکەکە 22 نیسانێ بیرەوەریە دووەمە ڕۆژنامەوانیە سێەمە کوردیە هیوادارم هەموو کەس تێ بگەمانای چیەواتە ڕۆژنامەوانی کوردی یان ڕۆژنامەی کوردی یەکەم ڕۆژنامەی کوردی لە 22 نیسانێ دیارە لە چاپ درایە یان دەرچووە دەبوایە بشیان نووسیبە کام ساڵ ئەوەی ڕاستیبی ساڵەکەیان نووسیبە لە ڕۆژەکەی باشتر بوو هەتا خوێندکاری کوردیش ئەو زانیاریەی هەبی بزانی ڕۆژنامەوانی یان ڕۆژنامە گەری یان ڕۆژنامەی کوردی لە کام ساڵ یەکەم ساڵی دەرچوونیتی ڕاهێنانی سێم شلۆڤە کردن پەپوولەکە نیشتەوە پەپوولەکە ناوە تاکە بکەرە نیشتەوە کارە ڕابردووە تێنەپەڕە ئەم ڕستانە شلۆڤە بکە گەڵای دارەکە هەڵوەری ئەوە ڕاستیبی ئەمن زۆر باش نیمە لە شلۆڤەی چونکە هەست ناکەم زانیاریەکی ئەوەندە گرنگە بە تایبەتی ئەو هاتێنەپەڕە و تێپەڕە و ئەو شتانە و لەبەرەوەش چونکە ئەمن ئەوە یەکەم جارە ڤیدیۆی دروست دەکەم لەسەر زمانی کوردی و بە پۆلی 7 دەستم پێ کردێ بەداخەوە دەبووە بە پۆلەکی کەمتر دەست پێ بکەم هەتا ئەمنیش بەرەبەرە تێبگەم بزانم لە کوردستان شلۆڤەی ڕستە کو دەکرێ بەڵام ئەوەی ڕاستیبی وا بزانم دەبوایە لە سەفی 6 پۆلی 6 خوێندیتان شلۆڤەی ڕستە کو دەکرێ ڕەنگە خوێندکاران زۆربەی خوێندکاران لە من باشتر بزانن بەڵام ئەمن هەوڵ دەم لێرە تۆزەک چاکەم گەڵای دیارە چونکە گەڵایەکە هەڵدەوەری مادام گەڵایەکە ناوە و گەڵای دارەکە هەڵوەری نازانم تاکەیان نا وابزانم لێرە یەک گەڵا هەڵناوەرێ خۆ زۆرن گەڵا بەڵام بکەرە هیچ نەبی ناوە بکەرە دارەکە تەواو کەرە چونکە گەڵای دارەکە تەواو کەرە هەڵوەری چییە هەڵوەری کارە ڕابردووشە چونکە هەڵوەری دوونێ هەڵوەری پێرێ هەڵوەری پێش کاژێرەك هەڵوەری ڕابردووە و وابزانم تێنەپەڕە پاشان بەرف لە کوردستانێ دباری بەرف واتە بەفر بە زاراوەشکە ناوی بەرفە دیسان ناوە بکەرە تاکە جارێ نازانم چونکە باوەڕ ناکەم تاکبی کاتە ناوە بکەرە لە ئامرازی پەیوەندیە لە چێندەر لە کوردستانێ ئاوەڵ ناوی جێگەیە ڕەنگە ئەو هایدانەین یان ئاوەڵ کردداری جێگەیە ئاوەڵ ناو نییە ئاوەڵ کردداری جێ شوێنە و ڕەنگە شتەشکەش هەبی ئەمن نەزانم دبارێ کارە بەڵام کارەکە ڕابردوو نییە ڕانەبردووە ئەوە ئەگەر هەڵەوشتیشم هەبوو دەتوانم چایکەنەوە ئەوە لاپەڕە 29 تەواو بوو بینە لای لاپەڕەسی ڕاوەکردنی پەیڤەکان پەیڤ واتە وشە
دەتوێتەوە هەمان شتەوەکو دەحەلیت یان دبۆڤرێت دەتوێتەوە توانەوە دەتاوێتەوە. بازوو باسک قۆڵ باهوو هەمووی لۆ بازوو بەکاردێ. کارگە پەیکر کۆتەڵ پەپولە پەلاتیک ڕۆژنامەوان ڕۆژنامەنووس بەرف واتە بەفر. کەواتە ئەوە وشەی دیکەیە لە جیاتی ئەو شانەی کە ڕۆژانە دەیبینین. وشەی دیش هەیە بازوو یان باسک یان قۆڵ یان باهوو هەمووی هەر تەواوە. ئەوەش تەواو بوو بچینە لای جۆرەکانی ڕستەی ڕاگەیاندن. ڕستەی ئەرێ و ڕستەی نەرێ. ئەرێ و نەرێ. ئەگەر ئەرەیەکەی کەسک کەم ڕەنگە باشتر بی. ڕستەی ئەرێ و ڕستەی نەرێ. ئاوی ڕووبارەکە وشک بوو. ئاوی ڕووبارەکە وشک بوو. نەسرینێ ئاگر هەل کرد. نەسرینێ ئاگر هەل کرد. کاوە هەڵ کرد. کاوە کتێبی ڕێزمان دەخوێنێتەوە. ئەڤڕۆ ئاڤدەڵ دێچیتە زاخۆ. ماستێ هەولێرێ ترشە. دووەم ئەوانە هەمویان ڕستەی ئەرێ بوون. ئێستا دەینە لای ڕستەی نەرێ. ئاوی ڕووبارەکە وشک نەبوو. لێرە وشک بوو. لێرە وشک نەبوو. واتە چ وشەکمان چ پیتەکمان زیاد کرد یان چ پێشگرەکمان زیاد کرد. نە لە پێش بوو نەماندانە وشک بوو وشک نەبوو. نەسرینێ ئاگر هەل نەکرد. لێرە هەل کرد هەل نەکرد. کاتە ئاگرەکەی هەڵ نەکرد. کاوە کتێبی ڕێزمان ناخوێنێتەوە. نا لێرە نە لێرە نە لێرە نا. کاتە دووشتە. هەندێک جار نە هەندێک جار نا. دەخوێنێتەوە ناخوێنێتەوە. ئەڤڕۆ ئاڤدەڵ ناچیتە زاخۆ. ناچی لێرە دێچی لێرە ناچی. ماستێ هەولێرێ ترش نینە. ترش نینە. ماستێ هەولێرێ ترشە ترش نینە. یان دەتوان بڵێن ماستێ هەولێرێ ترش نییە. هەندێک جار نینە هەندێک جار نییە. دوو زاراوەیە هەردووچی ڕاستە. کەواتە ئەوەیە وشەی ئەرێ و وشەی نەرێ. لێرە دێمە ڕادەوەستم و دێمە کۆتایی ئەو وانەیە. لە وانەی داهاتوو باسی لاپەڕەیەکی نوێ زیاتر باسی ڕستەی ئەرێ و ڕستەی نەرێ. هەتا ئەو کات هەر بژی.